ئاری لاەنە سڵاوتان لێبێت ئەم کاتیەوە بینەرانی کورساتی ئازیز پیرۆز و باش بێت دەمێ باستەوە بکەم کە لە کەرکووک تایبەتمەندی هەیە ئێستا تۆڵی مانەوە دار بکڕین نازانم ئەم قسەیەت بۆ ئەوەیە لە سنووری سلێمانی بکڕیان بێ لە کەرکووک و بۆ خاکی کەرکووک بەکاری بێنی ئەوەمان دەرکەوتووە هەندێک نەمامگەی زۆر باش لە کەرکووکەوە نەمامەنێرن بۆ سلێمانی بەپێی زانیاریەکانی من ئاری نەک تەنها بۆ سلێمانی نەمامگەی مەشتەل محەممەدمان هەیە لەسەر ڕێگای کەرکووک هەولێر یەکێکە لەو نەمامگانەی کە بە هەزارەها نەمامی جۆرا و جۆر بە بەڵگەی ڤیدۆیش هەبوو لە ڕابردوودا ئەمە وەکو کورسات کارمان لەسەر کردووە کە توانیوێتی ئەو نەمامە جۆرا و جۆرانە بنێرێتە دەرەوەی عێراقیشانی لە وڵاتانی ترەوە هاتوون ئەو جۆرە نەمامەیان بردووە کە لەلایەن ئەو مەشتەلەوە ئەو نەمامگەیەوە بەرهەمێنراوە و لەوێ بەکارهێنراوەتەوە جا لە خاکی کەرکووک تایبەتمەندی خۆی هەیە بۆ پێی پلەکانی گەرما لێرە زیاتر بەرز ئەبنەوە و هاوڵاتیانیش پێویستیان بەوەیە زیاتر ڕێنمایی و شاریان پێ بدرێت لەسەر چۆنێتی بەکارهێنانی ئەو دار و نەمام و گوڵانی کە دەیانەوێ چی بۆ پێش دەرگاکەیان بێیان بۆ باخەکەیان بێیان لە گەڕەکەکەدا بیڕوێنن بەڵام ئەمە باس لەوە بکەم کە بە تایبەت لە دوای دەست بەکاربوونی ئیدارەیەکی نوێ و پارێزگارێکی نوێکە ڕێبوارتەهایە ئێستا چاوەکان زیاتر خواستەکان زیاتر ڕۆشتونەتە سەر سەوزایی و زیادکردنی ڕێژەی سەوزایی و ڕواندنی دار و نەمام چونکە حکوومەتەکەی کەرکووک ئێستا خەمێکی گەورەی ئەوەیە کە کەرکووک سەوز بکات ڕێژەی سەوزایی لە شارەکە زیاد بکات بۆیە لە کەرکووک نەمامگەی زۆر هەنیان ئێستا من لەسەر ڕێگای کۆڕنیشی پێداڵێن لە بەرامبەر فەرمانگەی کشتتوکاڵی کەرکووک بە درێژایم شەقامە دەیان نەمامگە هەن بۆیە من دەمەوێت زانیاری زیاتر یاخود ڕێنمایی و هۆشیاری لە بەرامبەر بەکارهێنانی دار و ڕواندنی گوڵ و نەمام لەگەڵ کاکسەبا کە یەکێک لە خاوەن نەمامگەکانە ئازێت تێدەین سپاس بۆ ئامادەبوونت کاکسەبا بۆ خاکی کەرکووک خەڵک کە بێوێت لەم کاتەیە دار بڕوێنێت بە پێی زانیاریەکانی من ئێستا هەر گونجاو نییە مانگی ئانزا بێ دار بڕوێندرێت مانگی دە بەدووە بەڵێ ڕاستەکە چی بڕوێنێت وەڵە خۆی زیاتر ئێستا ئێمە لە کەرکووک داری ئەلبیزیا هەیە داری ئەکاسی مەسری هەیە داری نینیە هەیە بۆ سیاج و شتیوا دارین جەهەنەمی هەیە گوڵی دایمەن گوڵی جوانە تحملی برین جەوی کەرکووکەکە ئێستا هەیە مەسەلەن فەرقەکە جەوی کەرکووک لەگەڵ جەوی سلێمانیە فەرقەکە هەیە شتێ مەسەن لێرە نمام هەیە لێرە مەسەن تحمل ناکە بەس تحملی سەرما ناکە لە سلێمانی زیاتر ساردە تحملی ناکە بشکێت ڕادێ سلێمانی دوورترە پێشەوەی داخڵێم ڕاستەوە خۆیە بین باسی نەوادارێکمان کردوتە تەنانەت لە کەرکووک بۆ قەرەهەنجیر جیاوازە کە چەند کیلۆمەترێکی کەمە بەڵێ ڕاستەکە ئەوە داری چترە ئێستا لێرە لەکە داری چتر لێرە ئەسوێ هیچ یعنی ئەوەی نییە عالەمیش زۆر ئەوەیە کە لە سلێمانی زۆر جوانەی بینی لە هەولێرەی بینی بەس ئەوەیە لێرە ناژێتن ئەستێ زیاتر بەرزی پلەکانی گەرما کاریگەری لە سەرەکەات بەڵێ ئاهرەوەڵە ئەوە تحملی ئەو گەرمای ناک یعنی بگاتە 50 بەسەرەوەتر 48 ناوە ئەو دارە تێکەچێتن ئەستێ هەر بۆ ئەو دارە بۆ ئەو دارانی تریش کە ئێستا خەڵک ئەوێت چێکدار بێت نەمان بێ بیڕوێنێ ئێوە ڕێنماییان پێدەن یان چۆن بەکاری بێنن بۆی بژێت ئەو دارە یان چی زیاتر هۆکارە بۆ ژیانەوەی ئەو دار و نەمامە بەڵێ ڕاستەکەی وەڵا خۆی تابانێمەوێت مشتریەک بێتن پێڵێن ئەوە ینی ئەو هالیەکە مەسان ینی برین چۆن بیڕوێنێ چۆن ئاودانی بێتن ینی نابێتن ینی برین تینی بێتن بدایەت تازە ئەیچنی ئەبێ ینی ئاودانی مستەمر بێ هەتا ئەو دارە خۆیە گرێتن طبعا ئێرە کەرکووک کەمێ گەرمە زیاد گەرمە وەک یعنی لە کەمێ دەرچووە زۆر گەرمە یان گەرمەکە لەوێ بستێوانەوە مەشتەکەین یعنی خۆت بینەمزان چۆن گەرمە داری سنۆبەر هەیە ئەوانە تەحملەکە دار هەیە تەحمل ناکە بەڕاستیەوە بۆ ئەم وەرزە گەرمانە دار و نەمامەکانتان لە نێو مەشتەلەکانی خۆتان چۆن ئەپارێزن کە چۆن چاوتان لێبێت چیان بۆکەن وەڵڵان ترە مدامە نەبێ ئاودان و ئەو شتانەیە ئەبێ دائما خەریکی بێ خەریکی نەبی ئەستێ وشکە بێ بەخواستە من عملم هەیە بەس ئاودان شەو ڕۆژە بێ خەریکی ئاودانی ئەو شتانەی بێ هەمێ لەم ڕاستەخۆیە بۆ بینەرانی شەو ڕوون بکەینەوە ئێستا بەشێکی زۆر لە نەمامگەکان جۆرە کیمیایی و پینێک ئەفرۆشن ئەڵێن ئەمە باشە بۆ ژیانەوەی دارەکە چۆن ئەڵێ وای لێکات دایمەن گەشت بێت وشک نەبێتەوە خەڵک پشت بەو پین و کیمیایانە ببەستێت بەڵێ طبعا تاکید ئەی چۆن ئێستا وەک پێشان نییە پێشان مەسەڵەن نینی حیوان و شتیانە کردی ئەو کاتە كون قديم بلين بس استناوله سو انواع اشكال كيميائيات وزور شتي يعني دائما صوص وقش وجوانيك دائما ابي بمستمر بس ام دو مانجا نبي هيك بدرته ام دو مانجا قرمه زور قرمه خوي قرمه وانت لو بدي استيه نبي اوي الله هيني حيوان ما بس باتشاي اجلك على جيل باينك بلي اوي
یانە کردەوە یان خستەژێر داروگوڵ ئارە بەخە پێشانەوە بوو هیچ شتەوە نەبوو ئستا ئەلم تەتاوەری کردو پێشکەوتووە ئەتر شتی زۆر ئەوە بووە پێیا بووە ئاری لانە ڕاستە لە گون نەژیاوم بەڵامە زانیاری سەر ژڵم هەیە مەڕووماڵاتم هەیە ئەوە تا پەچاکەیان پێشتر کۆ کردەوە دوایەوەی کۆیانە کردەوە لە ژێر دارەکان دایانەنا هەم پلەکانی گەرمی پێئەدا هەم وایە کرد بێتەوەی گەشەکردنی بەڵێ ڕاستە ئارە وڵەتەوە خەڵک ئێستا کەرکووک چەند پێشوازی لە ڕواندنی داروونەمامەکات دێن ینی بە بەراورد بەڕابردوو پێشوازی زیاتر بووە بۆ ئەوەی حەز بکەن لە سەوزایەکە زیاد بکەن لە شارەکەیە وەڵی لە دوای کاک ڕێبارەوە ئەتر وەزعەکە کەمێ بەرەو سەوزایی ئەڕ ئەو شوا خەریکی ئەو پرۆژانەیە لە دەور خاصە و لای برین سەسلێری هین کۆڕنیش و ئەو شتانە ینی زۆر يعني عالم كاست خليكه يعني ابي دار وش بكره سواء بزام دنيا كش او مجلس محافظه تبي ابي هر مالك ودو دار يعني دون ما ابي بسنه لبيش درجه يعني هر موقعك وش دو دار وش هو زور مهمه وشتي قبل كده جيب كده زور باشا يعني اسوا بواكن زياتر خلق بيت داوي داير بكات داوي سبزاي بكات عاره والله بس استخوي زاني ام مانجا كم يوم دو مانجا كم يقرمه بس دو مانجا نو بدو ارو سلام اسوا جوت ليما لقى بارو بيرا بيم خوش يعني زيادة لميوانكات او داراني كتايبة لكركوك وبلي برقي بلي جرماي برز دقرين شكا زانين خودانتان كركوك كم يقرم نية زور قرمه لا وتيا بري ولا وا او داراني كبرقي بلي جرماي زور يقرن هم لا بيني شقا مكان عندك دار هيك رويندراون او دارانا كامانا يعني من زور بينم بون من الصباح بحو شوزانم ئەوەی ناوەکە کەوتمان ژاڵە و کۆمەڵێک بابەتی تر هەیە عندێک دار هەیە هەستەکەم زۆر بەرگەی باشیان هەیە لە بۆ کەرکووک چی باشە ئەگەرۆ ڕێنمایەکمان باتێ بۆ مەیسا و بڕیارە هەیە کە هەرماڵێک لە کەرکووک نەمان بڕوێنێ ئەبێت چی بێت سارەکەن ئەڵێن بۆ کەرکووک چی دارێک بەرگەی پلەی گەرما ئەگرێ کە لە شۆستەکان بڕوێندرێت لە نێو باخەکان لە پێش دەرگاکان خەڵکی جۆرە دارێ زیاد داری ئەلبیزیا أكاسيا مصري البيزيا دو نوعية نوع خرابي نوع باشكيه أصلي كي هو زور شاكا أو بو يعني بو جزري وسطي وشتانا زور مهمة خلقتواني جايكاته وأصلي كي بلي تأكيد أرى والله تو بي مسب سيار قبل كاكا أو شت باشكيه ميوتن أو ديار أو ترى ما خوي أصلا من أيفروجين بزور هي النفس نزم هي أيفروجية بنوعي أصلية وش هي بس يا مزراستي وشتانا ناكين بس ما أكاسيا مصرية يعني فرتوفيل مش هي أي طبعا لحم مشتكية تو قال زميرة إنكي لحم مشتكية حياته سباس بوتو سباس بو زانياري كانت آري لا نعم بس لا خاڵێکی گرنگ بکەم کۆتایی بەم ڕاستە خۆی بێنم ئەو خاڵە گرنگش ئەوەیە کە بە بڕیاری پارێزگاری کەرکووک و ئەنجومەنی پارێزگا بڕیار درا لەمەوە دووە هیچ ڕێگە پێدانێک بە هیچ پرۆژەیەکی خانوبەرە بیناسازی کۆمپانیان نادەن ئەگەر بێت و بە بەڵگەی ڤیدۆییان وێنە بۆیان نەسەڵمێنن کە ئەو شوێنە پێش ئەوەی کارەکەی بکات گرنگی داوە بە ڕێژەی سەوزایی و دار و نەمامی ڕواندووە ئەمە یەکێکە لەو بڕیارە گرنگانە سەبارەت بە ڕێزیادکردنی ڕێژەی سەوزایی لە کەرکووک کە تا ئێستا هەر بەدەم بوو جێبەجێ نەدەکرا بەڵام ئێستا بە نووسراوی فەرمی پارێزگاری کەرکووک ئەنجومەنی پارێزگار جەختیان کردوەوە کە دەبێت بۆ هەر کارێکی بیناسازی لە سنووری پارێزگای کەرکووک بە گوند و قەزاو ناخەکانەوە بکرێت گرنگی بە ڕێژەی سەوزایی و ڕواندنی دار و نەمان بدرێت یارێکی زۆر لەوەتی ڕێبارتاژ بۆتە پارێزیاری کەرکووک بەڕاستی ئاهێک بە بەری دانیشتوانی خەڵکی کەرکووک هاتۆتەوە لە ڕووی پاک و خاوێنی و گرنگیدان بە ڕێژەی سەوزایی و دروستکردنی پارک و عنی ڕازانەوەی شەقامەکان ئەمانە بەڕاستی هەوڵن جێگەی دەستخۆشی پاک و خاوێنی شارەکەش بەڕاستی پێوی دیارە چەند ڕۆژێک بەر لە ئێستاش بڕیارێکی دەرکرد بۆ ئێستا ئەم دقیقە قساکەین لە چیمەن پێم وابێت ئەگەر هەڵە نەبم چیمەن یان لە نزیک زانکۆی قەڵەم لەوێ یەک پارکی زۆر گەورە دروست دەکرێت کە بەڕاستی بۆ کەرکووکی و بۆ ئەوانەی دەرەوەی شارەکانی تری هەرێمی کوردستانیش گرنگن کە ڕوبەرێکی زۆر فراوانی ڕێژەی سەوزاییش ئەوە لە خۆی ئاگرێت من دڵنیام خەڵک لە سلێمانی ئەم جارە چێت بۆ ئەو پارکە پێشتر ئەگەر لێەوە هات بێتن بۆ هەندێک پارکی سلێمانی ئەم جارە بابەتەکە پێچەوە نابێتەوە بە هیوای سەرکەوتن و بەردەوامی و کوردستانە میشە هەر سەوز و ئاوەدان بێت.